ابن عمر خواليان رازي بجرته كبيغمر صلى الله عليه وسلم فرموي: إذا تبايعتم بالعينة وأخذتم أذناب البقر ورضيتم بالزرع وتركتم الجهاد سلط الله عليكم ذلا لا ينزعه حتى ترجعوا إلى دينكم. بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي لم حديث شاكا أبو داود روايتي كردوة سندي حسنة وشيخ ألباني رحمة إخوة بالله صحيح ترغيب وترهيبة 1689 ولا سلسلة أحاديث صحيحة ژمارە یانزەی داوەتێکە بە صحیح ناساندوێتی ئەفەرمێ ئەگەر کەوتنە سەودا و مامەڵە یعنی بازرگانی، ئەگەر دەستان بە کلچی گاگەلەوە گرت یعنی شوانی، ئەگەر بە چاندن ڕازی بوون یعنی کشت و کاڵ، ئەگەر جیهادەکەشتان وەل کرد یعنی تەرکتان کرد و واستان لێنە، بە تەکید خوای گەورە زەلیلی ئەکتان بەسەرە ئەهێنێ کە قوتارتان ناکات لێی هەتا نەگەڕێنەوە سەر دینەکەتان. ئاشکرایە کە مەبەستی هەتا نەگەڕێنەوە سەر دینەکەتان یعنی هەتا نەگەڕێنەوە سەر جیهادەکەتان. ئەجینا خۆ و خەڵکێک کە بووە بە شوان و بە جوتیار و بووە بە بازرگان و خوانە بەسەر ئەهلی دینەکە و هەرماون ئیماندارن مسلمان و نوێژ و تاحەت و عیبادەتیان ماوە، بەڵام کە ئەفەرمێ هەتا نەگەڕێنەوە سەر دینەکەتان یعنی هەتا نەگەڕێنەوە سەر جیهادەکەتان، چونکە ئاماژەی بۆ بێدینی بوونتیان نییە. مەسەلەکەشی لەسەر جیهادەکەیە برای مسلمان. ئەبینی هەردوو فەرمودەکە ئەوە سەلمێنن کە وەلکردنی جیهاد هۆکاری زەلیلی و ژێردەستەی مسلمانان. چارەسەری ئەمەش هاتنەوە سەر جیهادەکەیە، بە تایبەتی فەرزی عین کە جیهاد لە دژی تاغوت و ملهوڕانی حکمی کوفر کە بەسەر مسلمانانە سەپێنراون. گەڕانەوە بۆ جیهادەکەش بەشێکە لە گۆڕانکاری خۆمان، نەک پێچەوانەی دەقە شەرعیەکان وەکو شێخی ئەلبانی ویستوێتی بیچەسپێن. گۆڕانکاری خۆ هەر بە پەروەردەکاری نابێ یان هەر بە وەرگرتنی زانستی شەرعی نابێ، وەکو شێخ تەکیدی لێکاتەوە و ناوێنە ڕێگای ڕزگاری بوون. ڕێگای ڕزگاری ئەو جیهادەیە کە شێخی ئەلبانی نەفی و نکوڵی لێەکە.